استعداد مان هەیە بەڵام مای احتیاجین ضرورین لە دینی خوا تێ بگەین ضرورین لە ژیانی خۆمان تێ بگەین بە شێوەیەک لە ژیانە ئەگەر نەبینە یارمەتی دەر و ڕێک خەرێ نەبینە وێران کەر و تێک دەرێ ئەوە هەر کەسێ خۆی ئەتوانە قەراری خۆی بدا ئەگەر ضرورم بوو بەوە شەو ڕۆژی بۆ ئەخەمە سەریە ئەها کە ضروری لە ئیشەکە ئەیخەنە شفتی سێهەم کە کاتی خەو و خۆشی شەوە ناچاری دەی شەو بۆ شەشی بەیانی کە هەموو عالم لە خەوەت و لە سکوتایە تۆ بە ئیشکەی بۆ ضروری محتاجی پێی ناچاری هەروە بۆ تێگەشتنی دینی خوا بۆ تێگەشتنی قەزا و قەدەر بە تایبەتی ئەگەر بزانی ضروری تێگەی لێ باشیش لێی تێگەی چونکە خوا لە قیامەتە محاسبەی شتێک ناکە لە ئینسان ئیستعداد و احتیاجی بۆ شتە نەبوو بێت محاسبەی من ناکە ژمارەی مەلایکە چەنە نەمستعیدم بۆی بزانم چونکە نازانم نەمحتاجیشم بەرەوە لە شتێک لە دینی خوا کە خوا محاسبەتەکە باش لێ حاڵیە بێگەر بتەوێت کاتێک کە یەکێک لە ئاوا تێنەگەشتن ئەوە حەقیقەتەکان بە ئێمە ناگۆڕێت ئێمە خۆمانین نازانین دووهەم ئەوەیە مەسئلەی قەزا و قەدەر مەسئلەیەکە ڕەبتە بە قودرەت و بە عیلم و بە حیکمەت و بە عەدالەت و بە ڕەحمەتی خوای گەورەوە ولەبەر گرنگی مەسەلەکەی خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجیا وەکو یەکێک لە کۆڵەکەکان و عەمودەکانی ئیمان باسییان کردووە ئەگەن ڕەبتە بە قودرەتی خواوە ڕەبتە بە حیکمەتی خواوە جا گەر ئێمە لەوە تێنەگەین ئەو وەختە ئیتیهامێک بۆ خوا دروست دەکەین پەنا بخوا ئێستا چینە سەرەوە ئایا پەیوەندی قەزا و قەدەر بە ژیانی ڕۆژانەمانەوە چییە ئەم هەموو شتانەی لە چواردەورمان ڕوادەن چۆن ڕوادەن و بۆچی ڕوادەن هەر لە هەناسەیەکەوە کە هەڵیە کێشی و خەریکە ئەخنکەی لە قەترەی ئاوەوە کە ئەی خۆی جاری وەهای ئاو چەندش لە خەریکە ئینسان ئەخنکێنێ هەتا وەکو ئەو کاولکاری لەم سەر زەویا ڕوادا حەقی خۆمانە بپرسین ئەرەوە بۆچی ڕوادەن چۆن ڕوادەن بەڵام ئەگەر بیشمانەوە وەڵامی هەردووکیان وەرەگرین وەڵامی هەردووکیان زۆر زۆر ڕوون و ئاشکرایە ئەویش ئەوەیە تا ئەو ڕادەیەی ئینسانەکان مەسئولن لە کردار و گفتاری خۆیان تا ئەو ڕادەیە وەڵام وازەحە من بە سەریعی لێ ئەخوڕم ئەدەم لە ترافیک لایتێکی سوور و لێم ئەدرێ ئەو وەڵامەکەی لای خۆمە تۆزێ لەسەر خۆ بوو مایە سەوزە بوو بە سووری لێم نەدا تا ئەو ڕادەیەی کە وەڵامەکە ئینسان گرێکوێیەکانی خۆی بکاتەوە و گومان و زەنەکانی لابا تا ئەو ڕادەی وەڵامەکە لە بەردەستی ئینسانەیە مەگەر ئینسان خۆی جێلکە مەگەر ئەوەی ئینسان خۆی جێلکە واللهی ئەوەی هەمووی هاتووە بەسەرمان وەکو میلەتی کورد واللهی وەڵامی هەموویمان لەلایە واللهی وەڵامیمان لەلایە هەر لە من نشینە بابانەکانەوە و هەر لە شاب محەممەدی ڕەواندوزیەوە و هەر لە قازی محەممەدەوە و هەتا ئێستا وەڵامی هەموویان لایە بەڵام خۆمان زۆر جارێک گێلەکەین خۆمان زۆر جارێک لێی گێلەکەین ئەو بەشەی لە ڕۆژی قیامەتە لێتە پرسرێتەوە ئەو بەشەی گرێکوێرەکانت لا بە وەڵامەکەی ڕوون و ئاشکرایە بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره إنسان باش حالية لوضعي خوي بابم لا عذر وبيانو إكسكيوز بيناتو هو خوي بينا خلاطي أو الراكدنا لمسؤوليات كإنسان رنگ بتواني لمسؤوليات رابكا بلام ناتواني لنتيجة مسؤوليتك الرابكي تو أتواني شوان منالد هبه جوانا ديت تربيتيان بلام لسري 18 سالي وبزانة چه تالاوية كدن بدر خواتان مسؤوليت سنتي وايا أتواني اللي رابكي لمرحليك بلام أبيه تالاوي نتيجة بنوشي ناتواني اللي راكي أتواني لم دنيا إنكاري بوني خوابكي أتواني إنكاري بوني بيغمر بكي أتواني هرچي أتبيكي بلام ناتواني لنتيجة رابكي إيتران قناوي بني حريات كالأصل وبرضائية حريات نية شونكو حريات مثلا إيطالي أوه كبيويست بيكي نقوي تعداي خلط بكي وبناي برضائي وهمش تفكرت لبروا إنسان لمرحليك ولا مكي لا ناتواني اللي رابكا كابرا بغي ولا نازانم واني باش للامانة ولا مكي خواج محاسبة ناكا لشتك ولا مكي لدسي توا نبي
ئەمە یەکەم. دووهەم ئەو حاڵەتەی کە ڕوئەدا سەبەبەکەی وازەحە وەکوت من وەڵامەکەی دیارە، ئایا نەدەتوانی وانە بێت، نەدەتوانی وانەکەی، بەلای کەمەوە نەدەتوانی تەئیدی نەکەی. خۆ عقوبەی خوایی ئەگەر مەرحەلە مەجال هەبوو لە خوتبەکانی داهاتوە باسەکەین کە عقوبەی خوایی دائەبەزێ بۆ مرۆڤەکان. ئەگەر هەموو مرۆڤەکان بکەی بە یەک مجتەمع بە 6 مەرحەلە عقوبەی خوایی دائەبەزێ. ئەوە نییە خوا یەکسەر با لە بنملی فرعون بیکوژێ، نا. ئەوە نییە خوا یەکسەر با لە سەری سەدام و شا لێی بکاتەوە، نا. خوا سنەتی وانیە معجزە دروستکە. ئەگەر مەجال هەبوو بە ئاەتی قورئانی ئەو 6 مەرحەلەیە باسەکەین، لەوانەوە دەست پێکە کە بێدەنگ تاوت شەپڵۆی بۆ لێدا تاوین مەسلحەتی خۆی لەگەڵاتی ئەنجا لە ئاخیرا ئەدخلوا آل فرعون أشد العذاب. ئیتر ئەگەر ئینسانەکان خۆیان توانیان دەستکاریکەن بە شتێکی باشتر باشە، گەر نەیانتوانی خوا ئەوانە کاتە سوتەمەنی گۆڕانەکەی، سوتەمەنی تەغییرەکەی ئینسانەکانە بن. چونکە خوا ئامادە نییە ژیان تعتیل بکە لەبەر خاتری پێغەمبەرەکەی خۆشی، ئامادە نییە ڕاستیەک حەقیقەتێک بگۆڕێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا هەر پێغەمبەرێکی کە وای وتووە یا وای کردووە، نا. ئەوە کۆمەڵە سنەتێکی کەونین هەموو بەشەرەکان لە ئادەمەوە تا خاتەم تێیا شەریکن. لەبەرەوە یەکەم وەڵامەکەی لای خۆمانە. دووهەم، ئایا تۆ چ فاکتەرێک بووی لەو ئیشە، چ دەورێکت هەبوو؟ ئایا کلیلی خێر بووی وەقفڵی شەر، یا کلیلی شەر بووی وەقفڵی خێر؟ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێ لەناو خەڵکا کۆمەڵێک هەن کلیلی خێرن، بە ئەوان دەرگای خێرە کرێتەوە و دەرگای شەر داخرێ. بەعەکسەوە کۆمەڵێکیش هەن لەناو خەڵکا بە ئەوان دەرگای شەر ئەکرێتەوە و دەرگای خێر داخرێ. جا با سەیری خۆمان بکەین لە کامەیانین. لەخیرا فەرمێ تووبە، خۆشبەختی، خۆشگوزەرانی بۆ ئەو کەسەی دەرگای خێری پێ بکرێتەوە و دەرگای شەڕی پێدا بخرێ. ئەوە نقطەی دووهەم. نقطەی سێیەم ئەوەیە ئایا ئینسان کە حاڵەتێکی بەسەریەت و ناڕەحەتە بێ و ژیانی تاڵەکە، ناڕەحەتە بی لە ژیان تاڵەکەی، ئایا چۆن بیر لە حەلیەکەیتەوە؟ ئایا بێدەنگە بی لێی؟ ئەگەر بێدەنگ بین لەو حاڵەتە، خوای گەورە لە قورئانە نمونەیەکی زۆر بەسیط بە 4-5 کەلیمە لە ئاەتێکی سوورەتی زوخرفە فەرمێ بۆ فیرعون: فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين. سوک سەیری قەومەکەی خۆیان کرد بە تەمەڵ و نەزان و بێوەفا و بە هەموو ناوێک سوکی سەیرەکردن. ئەوانیش هەر چەپڵیان بۆ لێ ئەدا و فەئەطاعوه، هەریان پەرست، هەر سوجدەیان بۆ ئەبرد، هەر بە بەرز ڕێیان ئەگرت، هەر تەحیان بۆ ئەکرد. إنهم كانوا قوما فاسقين. بەڕاستی قەومێک بوون دووڕوو، فاسق لە صفەتی نفاقایە. إن المنافقين هم الفاسقون لە ئاەتێکی کایە. قەومێک بوون حەقیقەتی خۆیان شادبوویەوە، خۆیان لە ئینسانیەتی دابەزاندبووە خوارە، وەکو ئینسان سەیری خۆیان نەیەکرد، وەکو عەبدێک و وەکو ئالەتێک لە بەدەستی فرعەونا خۆیان نەبینیەوە. لەبەرەوە ئینسانە بێ ئاگاداری بێت کاتێ حاڵەتێ ڕۆدا ئەوانە بێنەکایەوە، ئەو پرسیارانە لە خۆت بکە، ئەو حەقیقەتانە لەبەر چاومان ببینین، ئەنجا وەختە تێگەنەمە قەزا و قەدەرە یان نا. و بنا لەسەرە ماتوانی تەفسیرە بۆ هەر ڕووداوێک بدۆزیتەوە کە ڕۆدا لە بچووکترین شتەوە، کە ئاوێکە خۆی بە پەلای خۆی بە خێرای خۆی ئەخنیکێ لە بینی و تا ئەگیرێ، تاوانی خۆتە. زۆرە خۆی سکت تووشی ئێش و ئازارە بێ و تووشی تەسەممەی بۆ خەستەخانە، ناخۆی هەروە شەکرە و زەخت تووشە بێ، هەروەها سیارە لێ خوڕ و دامەکەی شەلەلت تووشە بێ. ئەمە هەمووی تەفسیرەکەی هەیە لای خۆمان، ئەمە هەمووی وەڵامەکەی هەیە لای خۆمان، بانەیخن بەباری قەزا و قەدەرە. ئەمە کۆمەڵە سونەتێکن خوا دایناوە و عەقڵی پێداوین دەماگە لەم سونەتانە بێت کە جامت خستە سەر لێوت غەشیمانە
گەر زەهریشی تێدا بوو بینۆشە تاوانی خۆتە بیزانە شاعیر ئەڵێ ئەگەر من بە نەزانی بتڵێ پەرداخیانێن بەسەر لێوەوە هەر ئەمەیە بیخۆم بیر لەوە ناکەمەوە ئەمە چییە ئەمە زەهرە ئەمە ئاوە ئەمە شەربەتە ئەمە چییە بەبێ ئەوەی عەقڵم بەکار بێنم تەعتیلی عەقڵم ئەکەم کوێرانە شوێنەکەوم حەقی خۆمە و تاوانی خۆمە وەخوا لە قورئانە لە ڕۆژی قیامەتە نمونەیەکمان بۆ هێنێتەوە قال الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين ئەوانەی کەوا شوێن کەوتون و هەر شەپڵە لێدان تەعتیلی عەقڵی خۆیانیان کردووە هۆشیان نییە ئەڵێن بە زەعیم و کوێخاکان کورە وەڵڵا ئێوە نەبوونە ئێمە موسڵمانە بووین ئەوانش ئەڵێن ئەنەحن صەدەدناکم عن